بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله لا ئاخۆ نایبینن لەوانەی ئەمڕۆیە باسی گەورەترین و ترسناکترین ئەندامی لاشەکەین. باسی ئەندامێکەکەین کە لە ساتەوەختەکانی دروستبوونی مناڵەوە وەکو یەکەم ئەندام دەست بەکارەکات و دواتریش لە کاتی مردنە ئاخر ئەندام و کۆتا ئەندامە کە لە کارەکەوێت. باسی ئەندامێکەکەین کە بەلاشە بچووکە بەڵام خۆی زۆر گەورەیە. باسی ئەندامێکەکەین کە بڕیار و زاکیرە و ئینسانەکە نەخۆی هەموو ئەندامەکانیشی هەر ئەو هەڵی ئەسوڕێنێ. باسی ئەندامێکەکەین کە لە ناو کوردەواریە زۆرترین پندی پێهاتۆتەوە. باسی ئەندامێکەکەین کە بەحساب ئەو دیلی ئێمەیە و خستومانەتە ناو قەفەسی سنگمانەوە، بەڵام لە ڕاستیە ئێمە دیلی ئەوین و ئەو خاوەنداری و پاشایەتی ئێمە ئەکا. ئەویش وەڵامەکەتان زانی، ئەویش دڵە. فەرموون با پێکەوە بیبینین بزانین ئەم دڵە لە چەند ژوور پێک هاتووە و لە چ جۆرە ماسوولکەیەک دروست بووە و چۆن کارەکات و چۆن ئەم خزمەتگوزاریە فریە بەردەوامەمان پێشکەشەکات. ئێستا ئێمە لە خزمەتی پاشای لاشاین، لە خزمەتی ژوورێکین کە تایبەتە بە قەستەرەی دڵ. ئەم قەستەرەیە پێویستی بە جلی تایبەتە و پێویستی بە ئیکویپمنت و بە جیهازی تایبەت هەیە. هەمووی لە خزمەتی چیایە؟ هەمووی لە خزمەتی خوێنبەری ئەم دڵە بچکۆلەیەیە. ئەم دڵە پێک هاتووە لە ماسوولکەیەک و گۆشتێکی زۆر بەسیط کە حەجمەکەی نزیکی ڕبع کیلۆیەکە، 225 بۆ 325 گرام، درێژەکەی 12 بە 9 بە 6 سانتیمەترە. واتە ئەمەی ساکەنە لە حەجمی دەستێکایە کە نوقا، واتە ئەم دڵە دڵێکی تەبیعیە، تۆزێکیش گەورەترە لەو دڵی کە ئێمە ئەمانەوێت. واتە ئەمە هیچ دڵی پیاوێکی گەورەیە کە پێڵێن دڵەکەی دڵی گەورەیە و جێ هەموو شتێکی تیا بێتەوە. پێکاتی ئەم دڵە چییە بەڕێزەکان؟ ئەم دڵە بەو گەورەیی خۆی پێک هاتووە لە ماسوولکان بە دەرەجە یەک کە ماسوولکەیەکی تایبەتە بە دڵ. لە هیچ شوێنێکی لاشەیە ئەم جۆرە ماسوولکەیەمان نییە کە پێوتێ کاردیەک مەسڵ. بۆری خوێن کە بۆی هاتوو و لی دەرچووە و کارەباییاتی دڵ کە پەخشە بێتەوە بەناو هەموو دڵە و پەردەیەکی شەکە بە دەوری ئەمەیە چەندراوە کە پێوترێ پێریکۆردیەم. خۆشەویستەکانم، ئەم دڵە عەزەمەت و گەورەیەکەی لەمەدایەکە لە 21 ڕۆژی کۆرپەلەی مناڵ لە ناوسکی دایکە دەسەکا بەلێدان. واتە هیچ دوا ناکەوێ لەوەی کە خوێن بگەێنێتە هەموو لاشە، ئۆکسجین بگەێنێتە هەموو لاشە و دووەمۆکسیدی کاربۆن و خەڵتەیان لێکوە کاتەوە بۆی کە جارێکتر فڕی باتەوە. لەڕێی ئەمەوەیە هەموو لاشە گەورە بێت و ئەگەر شوێنی خوێنی پێنەگەیشت، ئەگەر دروستیش بوو بێ لە ناوەچێ چ جای ئەوەی کە جارێکی تر بۆ خۆی بتوانێت دروست بێ لە هیچەوە. ئەم دڵە عەزەمەتەکەی ئالێرانەیە. ئەم ماسوولکانە ئەبێ ئیشکەن، ئەم ماسوولکەیە بەبێ کارەبا ئیش ناکا و هەڵناسووڕێ. ئەم ماسوولکەیە کە بەردەوام ئیشەکات لە ناوسکی دایکە بەبێ وچان، بەبێ ئیسراحەت، بەبێ ماندووبوون، بەبێ سیانە لا ئیلاهە ئیلا الله لە 21 ڕۆژەوە هەتاوەکو 70 ساڵ ئەمە لە ئیش ناکەوێت. یەک لەحزە ناوەستێ. تۆ ئەخەوی ئەم ناخەوێت، تۆ بێ ئاگای ئەم بێ ئاگا نابێ، تۆ ئەوەستی ئەم ناوەستێ. هەر بەردەوام تۆ پێویستت بە تعمیر و جیهازەکەت و سیارەکەت و بەردەوام پێویستی بە وەستایە ئەم لە ئیش ناکەوێ. هیچ جیهازێکتان بینیوە گەرنتێکی 70 ساڵ بێ؟ هیچ شتێکتان بینیوە 70 ساڵ، 60 ساڵ، 50 ساڵ، 80 ساڵ، خی گەورە تەمەنتان درێژکە، ئیشەڵا 100 و ئەو ساڵ بژین. هیچ ئەندامێکتان بینیوە ئەو نە ئیشکا بەبێ ماندوو بوون لەحزەیەکیش هەناسە نەدا؟ بەڵێ ئەم گوێچکەڵەیە ترپەیەکە کات لە چەندێکە لە 1 سانیە نەخێر، یەک لە سەردەی سانیەکە خوێن ئەنێرێتە سکۆڵە 3 لەسەر 10 سانیەیەک
کرژیەکە کات کۆنتراکشنێکە کات پاڵ بە خوێنەوە ئەنێ بۆ هەموو لاشە یعنی بە هەموو حرەکەکە بە ئیسراحەت و بە کرژبوون و بە خاوبوونەوەکەشەوە هەر هەمووی پۆینت هەشتی ثانیەیەکی پێچێ واتە دڵ لە دقەیەکە نزیکی 72 دانەجار لێ ئەدا یەکێ لە گرنگترین پێکهاتەکانی ئەم دڵە کارەبایەتەکەیەتی کارەبایی خۆی لە ناو خۆیان دروستەکە نەپێویستی بە محاویلەیە نەپێویستی بە کارەبای حکومی نەپێویستی بە مۆلیدێ نەپێویستی بە هیچە خۆی کارەبا بۆ خۆی دروستەکە چه ئەندامێکتان بینیوە ئالێرەوە ترپەی دڵەکە لە ناو گەرمەی خوێنەکەیە ئالێرانەیە مۆلیدەی کارەباکەی هەبێت و دروست بێ کە پێوتێ SA نۆت ئالێرەوە کارەباکە پەخشەکایەتە چۆ یەتە بینی سکۆڵەکان کە پێوترێ AV نۆت ئالێرەشەوە ئەنجا پەخشە بێتەوە بۆ هەموو دڵ بەگەیشتنی کارەباییات بۆ هەر ماسوولکەیەکی دڵ کرژە بێ بۆ ئەوەی کە خوێن فڕێبا بەو ئاراستە سەحیحەی کە خوای گەورە بۆی دیاری کردووە ئەمە وردەکاری ئەم لاشەیە ئەویش بەناو هەر هەموو ماسوولکەکانە ئەبێ هەموو ماسوولکەیە بەشی خۆی لە کارەباییە پێ بگا وەکو چۆن بەشی خۆی لە خوێن پێگا عەجیبەکەی لێرانەیە بۆیە کە ئەچی تەختیتێکی دڵەکەیت دکتۆر پێتەڵێ تەختیتی دڵەکە و باشە الحەمدوللیلا ئەمە پێ نیشانەیە ئەم کارەباییاتە لە قاچ و قۆڵ و سنگ وەرە گیرێتەوە ئەمە کارەبایی و ترپەی دڵە گەیشتە ئەو شوێنانە و لەسەر پێستەکەش هەستی پێ ئەکرێ الله ئەکبەر ئەمە یەکێکە لە عەزەمەتەکانی پەروەردگار یەکێکە لە جوانیەکان کە ئەم خوێنە ئابە و شێوەیە بەهۆی ئەم کارەباییاتەوە کە ماسوولکە پێویستی پێێتی ماسوولکە پێویستی بە چیترە پێویستی بە خوێنە خوێنیشی حازرە ئالێرەوە خوێنی پیس دێتە ناو چۆ دێتە ناو گوێچکەڵەوە لە گوێچکەڵەوە لە ماوەی چەند سانیەیەکە لە ماوەی چەند بەشی سانیەیەکە ئەچێتە ناو سکۆڵەوە ئالێرانەوە خوێن فڕێدا خوێن ئەچێ بۆ شوێ خوێن ئەچێ بۆ شاخوێنبەری گەورە شاخوێنبەری گەورە ئالێرانەیە لەبەر ئەوەی کە دڵ ئەم هەموو چاکەی لەگەڵ لاشەیە کردووە بۆریەکی خوێنی سەرەکی ئەداتێ خوێن ئەداتەوە بە خۆی جارێکی تر بۆ ئەوەی کە خۆی دڵ لە خوێن بێبەش نەبێ واتە هەموو دڵ پێویستی بە کارەباییاتەکەیەتی و پێویستی بە خوێنەکەیەتی کە زۆر بە ئاسانی پێ ئەی ئەگەر پێی نەگەی ئەوە کێشە دروستە بێڵە دکتۆر جان سنگ مێشێ دکتۆر جان کاچم بەسە قادمەیە سەرە کۆمیان کە خەفەتێک مەبێ ئێرەم ئیتر ئەجیرێ ئەوە نیشانەی ئەوەیە بۆریەکی خوێن خوانە خواستە لەوانەیە تەسک ببێتەوە و خوێن بۆ ئەو بەشەی عەزەڵات و ماسوولکەکانی دڵ مەچێ بۆیە ئەو نەهەستیارە بۆیە ببیتە ئەم شوێنە و لەژێر ئەم جیهازانەیە قەستەری دڵە بۆ بکرێ بۆ ئەوەی کە ئەو بۆریە بۆ بکەنەوە هەتاوەکو خوێن بە تەواوەتی بچێ بۆ ئەم دڵە جوانە ئەم دڵە گەورەیە لە ئیش نەوەستێت چیتر خۆشەویستەکانم یەکێک لە بەشەسەرەکیەکانی دڵ کە ئیشی تیاکرێ ڤاڵڤەکانێتی سەمامەکانێتی ئەم سەمامانە بە شێوەیە ڕێکخراون خوای گەورە بە شێوەیە دروستی کردوون کە لێرەوە خوێنی پیسەگەڕێتەوە لە هەموو لاشەوە ئالێرانەوە لەڕێی گوێچکەڵەی ڕاستەوە خوێن ئەچێتە ناوە ترپەیەکە کات و بەسە سەمامێکە ئەینێرێ بۆ سکۆڵەی خوارخۆی سکۆڵەی لا ڕاست ئەویش پاڵی پێوانێ بەم بۆری ڕەشینەیە ئەینێرێ بۆ هەردوو سیەکانیش ئەم بۆری خوێنانەدا بەشە بن بە ناو هەموو سیەکانە دواتر لە ناو سیەکانەوەتان باسەکەم پەلەمەکەن هەر یەک لەم بۆریانە ئەزان ئەبێ بەچەند بەشەوە تەسەوڕەکەم بێ بەچەند بەشەوە با سەپرایز بێ لە ناو سیا جۆم لێ بەگرم زان باسی شتان بۆکەم ئالێرەوە کە دابەش بوو بەسەر سیا دابەشە بێ ئۆکسجینی پاک وەرەگرێت و دووەم ئۆکسیدی کاربۆن و ئەگەڕێتەوە جارێکی تر یەتەوە چۆ یەتەوە ئالێرەوە ئەنجا خوێنی پاکش حازرە بۆ ئەوەی کە پەخش کرێتەوە بەسەر هەموو لاشەیە ئەمە دیلیڤەریە ئەمە حازر بەدەستە ئەمە ئاربیسیەکان حازرن و هەر یەکە و 4 ئۆکسجینیاوە بە کۆڵیا ئیساکەنا ئیبا بۆ هەموو بەشەکانی شار لە یەک شوێنەوە تەلەفۆن ناکرێ کاکە پێویستمان بۆ خواردنەیە بۆمان بگێنن بە یەک جار لە هەموو شارەوە داوا ئەکرێ ئۆکسجین یەک جار خواردن ئەی ئەگەر ماوەیەک دواکەوت زان ماوەیە دواکەوت یعنی چی یە ماڵی وەڵا سیمی دیلیڤەرەکە زۆر مەزبووتە لە سەعاتێک ئایگێنێ ئەم لە سانیە ئایگێنێ ئەگەر ئەمە 4 دقە وەستا یعنی فاتیحا لەسەر ئینسانەکە دابە ئەبێ 4 دقە بیگێنێتە هەموو لاشە 4 دقە بیگێنێتە مێشک نەک ئەبێ هەموو ترپەیەکی بگاتە مێشک لەبەرەوە بەردەوام ئەم خوێنە سوڕێ ئەم سەمامانە هیچی غەڵەت ناکە ئەلێرەوە حەبلی پێوە بەندە بۆی کە حەبلەکە بەعکسەوە نێڵێ کە پاڵەنێ بە خوێنەکە سەمامەکە دەرگاکە خەپات بوو مەجای خوێنگەڕانەوە نایاڵێتەوە جارێکی تر واتە بە یەک ئاراستە
هیچ مزەخەیەکمان هەیە لە دنیاە هەمما سەبێ خوێن بمژێ خوێن سەحب کا بۆ خۆی ئەو سەحب کات و فڕێشی باتەوە لە هەمان کاتە ئەمە دڵە بەڕاستی ئەمە ئەو معجیزەیە کە خوای گەورە بۆ ئینسانی دروست کردووە ئەمە ئەوەیە کە بێ لە سەری زۆر بوەستین بێ هەموو جارێکە ترپەی دڵەکانمانەگرین بڵین سوبحانەکە ما خەلەقتە هذا باطیلا خوایە ئەمە لە فەراغەوە نەهاتووە ئاخر خۆشەویستەکەم گاڵتە نییە دڵێکی ئاوا لە یەک ڕۆژە ئەزانن 7,000 لیتر خوێن پەخشەکاتەوە زانی یعنی چی 7,000 لیتر یعنی 100,000 جار لێ ئەدا هەزانی بەدەم خۆشە 7,000 جار ئەم ماسوولکێت کام ماسوولکێت ئەڵی زۆر زەعیفە کام پەنجێت ئەڵی زۆر لە جێسەی تەری خۆمایە ئادەی 100,000 جار ئاوای لێ بکە لە یەک ڕۆژە مەی وەستێنە ئەدی بزانم بەس یەک ماسوولکە بەس یەک پەنجە بزانم مەتوانیت بزانم تەحەمولەکەیت ئەمە لە کاتی خەوی تۆیە لە کاتی ئیسراحەتی تۆیە لە کاتی تاوانی تۆیە خوای گەورە پەنامان بە ئەمە لە ئیش ناکەوێ ئەمە پەخشە کات و شت ئەنێرێ لە ماوەی 1 ساڵە 36 ملیۆن جار لێ ئەدا یعنی ئەڵێ 36 ملیۆن ترپەی ترم بە تاو کردی اینجا بۆ خۆ بچۆ لە سەری ساڵە هەرچیەکەکەیت بیرکەرەوە 36 ملیۆن ترپۆلێکی چوو ئەزانی لە ماوەی تەمەنی تۆیە خۆشەویستەکەم لە ماوەی ئەگەر تەمەنمان 70 ساڵ بێ ئەزانن ئەم دڵە چەند ترپە لێ ئەدا 2 ملیار و 500 ملیۆن جار ئەم دڵە لێ داوە الله ئەکبەر ئەگەر بین 1 ملیۆن بەرمیل بەسەر سلێمانیا دابشکەین داماننا دانیشتوانی ناو سلێمانی 1 ملیۆن کەسن هەر یەکە 1 بەرمیلیشمان بۆ دانا وتمان ئەبێ کەسێ بێت ئەمە پڕکات یاخود کۆمەڵی کۆمپانیا تەندەریان بۆ لێ بین هەموو ئەم بەرمیلانە پڕکن طبعا نەکێک و زۆر و مادووبوونێکی زۆر و هەر یەکە و ئیشەکە بە جۆرەی لە مستەحیلێتە بەرچاوی ئەزانن دڵی یەک کەسمان لە ماوەی ئەم 70 ساڵەیە 1 ملیۆن بەرمیل پڕەکە بێنە بەرچاوی خۆت جودێکە سەرف کردووە ئەم جوهدە ئەگەر بدرایە بە سیارەیە لە ڕۆژێکە 10 مەتر سیارەیەکی بەرزە کردەوە بەس جودی دڵ بەس ئەو تاقەیی کە پێوتە تاقەی حیسانی دڵ ئەیتوانی قیتارێ سەرخە بۆ بەرزایی 4,800 دانەمەتر لە ماوەی تەمەنی خۆیە الله ئەکبەر خۆشەویستەکانم دڵێک بەم بچووکیە بەڵام ئەم هەموو نهێنیە ئەم هەموو گەورەیە کە ئەگەر ئەم دڵ لەدەست چوو خوانە خواستە بۆ ماوەی چەند ساتێک لە ناو عەمەلیاتە ئێمە ئەوەستین هەتاوەکو دڵ بوەستێنین عەمەلیاتێکی جراحی بۆ دڵکەین پێویستمان بە یەک کۆمەڵ ئەچیزە و یەک کۆمەڵ قەڵەباڵغی و یەک کۆمەڵ ستاف و یەک کۆمەڵ خەڵکە کە هەر یەکەیان بەشێ لە ئیشی دڵکەن بۆ ئەوەی کەونیسانە لە ماوەی عەمەلیاتەکەیە بە سەلامەتی دەرچێ و لاشەی سەلامت بێ واتە بەو هەموو تەخەسوسە ئیشەکەیمان پێ ناکرێ ئەی ئەگەر خوا نەخواستە دڵەکەمان دۆڕان دڵ هەرەوە نییە کە دۆڕانت لە ئیشکەوێ خۆشەویستەکەم ئەگەر ئەم دڵت لە ئیمان و لە خواپەرستی و لە عیبادەتا بەکار نەهات واتە ئەم دڵە لای داوە ئینحرافی کردووە دڵیش بۆ خۆی هەر منحەریفە لەبەرەوەی هەموو جارێ ئاوا ڕاهەستی کەیتەوە بیخیتەوە سەر ڕاستە شەقامەکە بۆ ئەوەی کە تووشی هەڵەمان نەکات لەگەڵ هەموو ئەمانەشە ئێمە باسی دڵێکی طەبیعیەکەین کە لە کاتی سروشتیە ئەی لە کاتی ڕاضیە دڵ سەریع بێ ئەی لە کاتی بێتاقەتیە ئەی لە کاتی ترسە سبحان الله دڵ چاو و کامێرەی هەیە لەسەر هەموو لاشە هەز بە هەموو شتەکانەکات لە کاتی ناخۆشی و ناخۆشیەکانە بەشدارە بێ دڵم خۆشە دڵم تەنگە دڵم ناڕەحەتە دڵم گەورەیە دڵم تەسکە سنگم تەسکە هەموو ئەمانە بەڕاستی تعبیر لە دڵەکەن بۆیە کورد زۆر جوان پێکاوێتی زانیوێتی ئەم دڵە شایە بۆیە ئەڵێ دڵە گەورەکەی لە لێدان کەوت بە ئەو کاتی کە ئەم ڕۆژەمان بەسەر دێ واتقوا يوما ترجعون فيه إلى الله لۆ ڕۆژە بترسن کە ئەچنەوە بەردەستی خوای گەورە و ئەم دڵە گەورەیە لە ئیشەکەوێت ئەگاتان لی بێ لە داخ و مەینەتی دەردی دەروونم بۆیە دەم نادەم لە پێناوی دڵی پڕغەم کەسینم مەوجەدا تادەم هەلە پاڕانەوە ئەمڕۆ زوبان و دڵ لە کارایە زوبان ئاوەر کە بەستە زمانە سبحەینێکە قوچادەم
بە حەق هەر حەق بە ناحەق ناحەقم وتووە لە ڕۆژێ بووم وەکو مەنسوور ئەگەر بشم کوژن ناکەم لە حەق لادەم. یەکێک لە گرانترین و بە بەهاترین دەرمانەکان ئەو شەریکە عیملاقانن کە دەرمانەکانی دڵ دروست دەکەن. یەکێ لە گەورەترین شەریکاتی ئەچیزە ئەوانن کە ئەچیزەی دڵ دروست دەکەن لە کاتێککە نەشتەرگەری بۆ دڵەکرێ. یەکێک لە گەورەترین نەشتەرگەریەکان و گرانترین نەشتەرگەریەکان کە زیاد لە 1,600,000 دۆلاری تێچێ لە ئەمریکا گۆڕینی دڵ و نەقلی دڵە. واتە لە ئینسانێکەوە بۆ ئینسانێکی تریش هەموو ئەوانی کە ئەیبینن وەکو دەرمان تەنها کاری دڵ و ئیشی دڵ هەوڵە دەنڕێک بخەن، وگەرنا دڵەوە زۆر گەورەترە بچێتە ژێر هەژمونی هیچ کەسێک و هیچ جۆرە مەعمەل و دەرمان و کارگەیەکەوە. دڵ بۆ خۆی ئومەتێکە، دڵ بۆ خۆی هەڵسوورێنەری دانەدانەی ئەندامان و بگرە دواتریش هەموو کۆمەلگایە. بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەلا ئین فی الجەسەد مضغة إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب. یەک گۆشت لە ئینسانە هەیە ئەگەر باش بوو هەموو لاشە باشە بێت، ئەگەر خراپیش بوو هەموو لاشە پێوی خراپە بێ، ئەو پاچە گۆشتش دڵە. بۆیە بابزانین هەریەکەمان چیمان بە دڵەکانمان کردووە و چەند تاوان و خەڵتە و خەوشمان بەسەرا نەخشانووە و بۆ لەم و دواتوانین چۆن ئەم دڵانە بە عیبادەت و بە پەرستش پاکەینەوە و سافکەینەوە و وەرەقەیەکی سپی، دڵێکی سپی لەگەڵ خوای گەورە و لەگەڵ پەروەردگارمانە هەڵبەینەوە. لەبەر کەم ڕێی گوناح و زۆری تاوانم دڵۆ پێک ئاو نییە و نابێ لە چاوان. دڵم وەک بەردی ڕەش سینەم سەراپا بۆ گەنە و پیس بە وێنەی گۆلە ئاوان. ئەو پاچە گۆشتە گچکەی پێی دەڵێن دڵ، ڕەش و شینە وەکو ئاوی زراوان. ڕەشی چی؟ وەی بە ئەندازێکی خستە کەمێکی ڕەش دەکا کۆڵێک پەراوان. سلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.